تورکیا دوای ئەو کاردانەوانی کە بە دوای خۆی داهێنا ولادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا ئاماژی بەوە کرد کە ئەوەی بەرامبەر بە فڕۆکەی ئەوان کراوە سزای خۆی هەیە و بەڕوونی ئاماژی بەوە کرد گوتی ئەوەی کە کرا بەرامبەر بە فڕۆکەکەی رووسیا خەنجەر لێدان بوو لە پشتەوە. بۆ گفتوگۆ و شرۆڤەی زیاتری ئەم بابەتە ئەوەی کە ڕوویدا چی دەخڵقێنێت چی بە دوای خۆیدا دەهێنێت. میوانداری هونەر ئەمینمان کردو شارەزار لە کاروباری رووسیا لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. کاگونەرم کاتت باش زۆر بەخێر بێ دەمەوێت پرسم ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکەکەی رووسیا کۆتایی بە پەیوەندی چەند ساڵەی نێوان رووسیا و تورکیا دەهێنێت ئەم هاوکێشە کۆنا پێچەوانە دەبێتەوە؟ شەوتە ماشکاک دیاری لە ڕاستیە دەمەوێت لەوە دەست پێ بکەم ڤلادیمیر پۆتین یەکێکە لەو سەرۆکانەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی زۆر بەکەمی قسە دەکات و زۆر بەکەمی وتار دەدات. بەڵام کاتێ ئەم کەسە وتار دەدات کاتێ لێدوانێک دەدات لەسەر هەر قەزەیەکی وڵاتەکەی بێگومان کۆمەڵێ لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت. سەبارەت بەوەی کە ئەمڕۆ وتوێتی ئەوە خەنجەرێکی ژەهراویە لە پشتەوە لە رووسیا دراوە، من حەز دەکەم چەند لێکدانەوەیەکی کورت بەو زانیاریانەی کە هەمە لەسەر خودی پۆتینیش و وڵاتی رووسیاش بۆ تۆش و بۆ بینەرانیش بخەمەڕوو. ئەوەی کە دەبینرێت لە لایەن توێژەرە ئەسکەری و توێژەرە سیاسیەکانی وڵاتی رووسیاوە سەبارەت بە قووەی سەربازی رووسیا چی دەوترێت. پێیان وایە کە قووەی سەربازی رووسیا قووەی جەویەکەی هیچ هێزێک نییە لە دنیادا بتوانێت شان بدات لە شانی قووەی جەوی رووسیا. لە کاتێکدا ئەوەی کە ئەمڕۆ بینراوە زەربەیەک دراوە لە قووەی جەوی رووسیا لەو شوێنەی کە ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا و هەموو بەرپرسە سەربازی و سیاسیەکانی ئەو وڵاتە شانازی پێوە دەکەن. بۆیە من دەڵێم یەکێکیان لە ڕوانگەی تایبەتی ڤلادیمیر پۆتینەوەیە دوو پەیوەندی بە خودی وڵاتی رووسیاوەیە کە ئەوان پێیان وایە وڵاتی رووسیا وڵاتێکە خاوەنی دوو جەنگی جیهانی دووەمە، خاوەنی ئەو وڵاتەیە کە لە جەنگی جیهانی دووەمە 35 ملیۆنی داوەتە ئەوەی کە توانیوێتی وڵاتەکەی بپارێزێت. هەر لەم ڕوانگانەوەیە کە ڤلادیمیر پۆتین بەو جۆرە قسە دەکات لەسەر کەوتنە خوارەوەی فڕۆکەیان لەمڕۆدا. بۆیە من بە تێڕوانینی خۆم بۆیە من بە تێڕوانینی خۆم ئەمە نەک تەنها هۆشداریەک بێت، ئەمە بریندارکردنی ئەو ورچەسپێیە کە رووسیای پێ ناسراوە. لەبەر ئەوە ئەگەر نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش و ناتۆ نەتوانن بڕیارێکی دروست بدەن، من پێم وایە کە ئەم قسەی ڤلادیمیر پۆتین جگەل لەوەی کە هۆشداریەکە کارەساتی زۆر خراپی بە دوای خۆیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوە ڕاستدێنێت ئەنجام بۆ پەیوەندی نێوان تورکیا و رووسیا. باش بەڕوونی تۆتت ئەگەر بۆ نمونە ناتۆ نتوانێت بڕیارێکی باش بدا بڕیارێکی دروست بدا ڕەنگە شتێکی خراپ بێنێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و 2000 بۆ ناوچەکەش. بەڵام ناتۆ دڵێ پشتگیری تورکیا دەکەین، ئێمە لەگەڵ سەروەری خاکی تورکیاین، فڕۆکە رووسیەکە خاکی تورکیای تێکشکاندووە. ئەمە وەڵامدانەوەیکی باش ئەم پشتگیریە، ئەمە گرژی دیکە دروستەکە بە تایبەت لە بینی ناتۆ و هاوپەیمانان و 2000 رووسیادا. بێگومان کاتێک هەر هاوپەیمانیەک لەسەر ئاسی نێودەوڵەتی دروست دەبێت هەر یەکێک لەو دەوڵەتانەی کە ئەندام لەو هاوپەیمانێتێدا هەر کام لە دەوڵەتەکانی ناو ئەو هاوپەیمانێتە بپارێزن. لەبەر ئەوە لە ئێستادا قسەی ناتۆ ئەگەر لە ئێستادا پشتگیری لە تورکیانەکە دەبێت قسەی ناتۆ چ کاریگەریەکی هەبێ لەسەر تورکیاوە تورکیا چ کاریگەریەکی هەبێ بە بوونی لە ئەندامی لە ناتۆدا. لەبەرەوە ئەو قسەی کە ناتۆ کردوێتی بەلای منەوە هیچ گرنگێکی نییە سەبارەت بەوەی کە رووسیا بترسێنێت ویان رووسیا ڕێی خۆی بگۆڕە لەسەر ئەو مەسەلەیە. من حەزەکەم شتێکی تریش لەسەر تێڕوانینی سیاسی وڵاتی رووسیا لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم وڵاتە چۆن دەڕوانێتە بەرژەوەندە سیاسەکانی لە ئاستی نێودەوڵەتی و لەگەڵ ئەو وڵاتانەشدا کە تێکەڵە لەگەڵیدا. رووسیا ئەگەر مەبەستی بێت هەنگاوێک بنێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو لە ئەم ماوەی پێشوودا هەنگاوی بۆ ناوە، ئەگەر هەموو وڵاتانی دنیا بێنە سەر ئەو قەناعەتەی کە رووسیا تاوانبارە لەم حاڵەتەدا کە تایارەکەی سنووری هەرێمی وڵاتی تورکیای بەزاندووە، رووسیا گوێ بۆ هیچ لە دەوڵەتەکان ناگرێت هەتاوەکو ئەوەی هەتا ئەو مەرامە سیاسیانە و ئەو مەرامە سەربازیانە کە خۆی هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێبەجێی نەکات. لەبەر ئەوە تێڕوانینی منە بەرامبەر بە سیاسەتی رووسیا سەبارەت بە تورکیا و سەبارەت بە هەموو وڵاتەکانی تریش. باش
مەرامی سەربازی و سیاسی و ئابووری رووسیا چییە لەوەی کە هاتۆتە ناو ئەم مەعمایەوە هاتۆتە ناو ئەم کێشەیەوە و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەم کاتەیە چیوا لە رووسیا کات بێتە ناو ئەم هاوکێشەیەوە بێبەشدار بێت لەم شەڕەیە تاوەکو ئێستا بۆ نمونە بێدەنگ بووە ئێستا بەم جۆرە فراوانە بەم جۆرە بەردەوامە بەم جۆرە پێداگریکردنە ڕوبەڕووی داعشە بێتەوە و لەم شەڕای بەردەوام بەڵام وەڵامەکەی کەمێکی تر دەچمەوە لای بەرپرسی ئۆفیسی ناڕتی لەواش چۆن سەرکەوت جارێکی تر سڵاوت لێبێ دەمەوێت زانیاریەکانە تاوەکەی بۆ بینەرەکانی ناڕتی باسی بۆچوونی ئۆلاندت کرد لە سەر تورکیا. بەڵێ دیاری لە ئەو جیاوازی بۆچوونەی نێوان ئۆباما و ئۆلاند بە ئاشکرا لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانە هەستی پێکرا لە کاتێکە ئۆباما لەسەر رووسیا تونتر بوو و تا ڕادەیەکیش لە ڕووداوەکە هەرچەندە ئۆباماوتی ئەو ڕووداوی کە ڕوویداوە فڕۆگەیەکی رووسی کەوتۆتە خوارەوە لە ئاسمانی تورکیایە ئەوە ئەبێ زانیاری زیاترمان پێ بگا بە تەواوەتی ڕوونیە هەرچەند وتی ئێمە پشگیری لە تورکیاکەن کە بەرگری لە خۆی بکە مافی بەرگریکردنی لە خۆی هەیە و ئەندامێکی ناتۆیە بەڵام ئۆلاند بە زمانێکی تر لەسەر ئەم بابەتە قسەی کرد باسیەوەی کرد کە ناتۆ کۆبوونەوە لەسەر ئەم بابەتەیەکە ئەوێت زانیاری زیاتری پێ بگا کە ئایا رووسیا ئاسمانی تورکیای بەزاندووە یان نە و تا ڕادێک لە ئەندارێکی تیا بوو بۆ رووسیا و باسی لەوە کرد ئەوە بیرۆکەیەکی یەکجا خراپە کە دوو وڵاتی گەورە وەکو تورکیا و رووسیا بیانەوێت لە ڕێگەی هێزی ئاسمانی و یان لە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی سەربازی کێشەکانیان چارەسەرکەن ئەم کێشەیە ئەگەر ڕووشی دابێت بە بۆچوونی هۆلاند دەبوو لە ڕێگەی سیاسیەوە چارەسەر بکرێ نەک پەنا بۆ ئەوە برێ کە فڕۆکە بکەوێتە خوارەوە چونکە ڕەنگە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە کە ناتوانرێ کۆنتڕۆڵ بکرێ ئەم شێوازی زمانە جیاوازە لە هەردووکیانە هەستی پێکرا لەسەر بارودۆخی سووریا ئەوەی لە ناو میدیاکانی ئەمریکا لە کاتی کۆنگرەکە و لە دوای کۆنگرەکە شیکردنەوەی بۆ ئەکرا ئەوەیە کە ئەوروپا و تایبەتی پاریس فەڕەنسا کە پێشتر ڕێگر بووە لەوەی کە ئەوروپا بە تەواوەتی بچێتە ناو شەڕی دژ بە داعشەوە لە سووریا و لە عێراقا و ئامادەیی زیاتری دەربڕیوە لە دوای هێرشەکانی پاریسەوە کە بە تەواوەتی بچێتە ناو شەڕی داعشەوە جگە لەوەی کە هاتەنەوەلان وتی ئێمە هیچ بە هیچ شێوەیە هێزی سەربازی ڕەوانی عێراق و سووریا ناکەین بەڵام هێزی ئاسمانی زۆر زیاتر ئەکەن و ڕەنگە بتوان هاوشانی ئەمریکای بکەنەوە کە تاوەکو ئێستا هیچ وڵاتێکی تری بەشداری هاوپەیمانەتەکە بە چارەکێکی هێزەکانی ئەمریکاش نەیتوانیوە بێ بەشداری سەربازی یا بەشداری هێرسی ئاسمانی نەکردووەواتە هەموو وڵاتانی کە بەشدارن نزیکەی 65 وڵاتە هاوپەیمانین هەر هەمویان لەلایەک و ئەمریکا لەلایەک لە ئاستەکە لە بەرەو ئەمریکا ڕەخنەی لە هاوپەیمانەکانی خۆی هەیە وەکو پێویست نەهاتون بەدەمیەوە وەکو پێویست لە شەڕەکە بەشداری نەبوون ئەمڕۆ ئەو تۆنە لە قسەکردنەکانی ئۆباما دیار بوو بەوەی کە ئەم شەڕە شەڕێکی ئەمریکانیەوە تەنیا شەڕی ڕۆژئاوایە شەڕی ئەو بەهانەیە کە ئەوان بەرگری لێکن شەڕی پێکەوە ژیانە لەسەر بارودۆخی ناخۆی ئەمریکاش بە شێوەیە لە شێوەکان ئۆباما باسی لەوە کرد کە نابێ ئەمە بێتە هۆی ئەوەی ڕقلێبوونەوە لە دین و کاریگەری هەبێ لەسەر کەمە ئاینیەکانی تر بە تایبەتی بە ناڕاستەوخۆ باسی موسڵمانەکانی کرد کە بەهۆی ئەوەوە بکەونە بەر هەڕەشە یان ڕخنەیان لێ بگیرێ یان تۆمەتیان ئاڕاستە بکرێت لە ناو ئەمریکا و شتێکی زۆر سەرنجڕاکێشی تر لە ناو میدیاکانی ئەمریکا یەکسەر باسکرا لە کاتی کۆنگرەکە ئەوە بوو کە ئۆباما باسی سێ ڕووداوی تیرۆریستی کرد ئەوەی پاریس ئەوەی ماراسۆنەکەی بۆستن کە ئەویش ڕووداوێکی تیرۆریستی بوو لەگەڵ ڕووداوێکی شاتوودگا ئەوە شارێک بوو لە ئەمریکا کە تاقەکردنێکی کەسێکی سپیپێز بوو کۆمەڵی ڕەشپێسی کوشت یانی شتێکی تیرۆریستین وەکو ئەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی ئیسلامی نەبوو بەڵکو زۆر جار ئۆباما ئەوێت ئەو ڕووداوانش ناوخۆی ئەمریکا کە هەن ڕووداوی تاقەکردن بشبهێنێ بە هەمان ئەو ڕووداوە تیرۆریستیانەی کە هەوڵاتیانی مەدەنی ئەکەن بە ئامانج لە ناو ئەمریکایە کە ژمارەیان زۆر زیاترە نزیکەی 400,000 کەس لە دوای 11 سپتەمبەرەوە هەم بریندار بوون و 150,000 کەسیان کوژراون بە تاقەکردنی بە کۆمەڵ ناو ئەمریکا لە بەرامبەران نزیکەی 13,000 ئەمریکی بەهۆی تیرۆرەوە کوژراون. بەڵێ دیاری باش سەرکەوت دەست خۆش دەچینە لای بەرزان حەسەن پامنێری NRT سەرکەوت لەگەڵمان بێنە دواتر دەگەڕێمەوەلات بەرزان ئەم کاتت باش ناتۆ کۆبەوە لە برۆکسلی پایتەختی بەلجیکا لەسەر خستنە خوارەوەی فڕۆکەیەکی ڕووسی لەلایەن تورکیاوە ناتۆ بڕیاریشی داوە یان باز لەوە دەکات دەڵێ ئێمە پشتگیری لە تورکیا دەکەین و تورکیا مافی خۆیەتی و لەگەڵ پاراستنی سەروەری خاکی تورکیاین چی دیکەیان وت ناتۆ بڕیاری لەسەر چیدا؟ بەڵێ دیاری هەڵبەت دیارە دوای کەوتنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکەی فڕۆکەی سیخوڕی 24 رووسیا کە لەلایەن تورکیاوە کەوتە خوارەوە دیارە دوا بە دوای ئەوە بەرپرسانی باڵای رووسیا
چەندین حڕەشەی توندیان لە تورکیا کرد دوای ئەوەش کە لە هەمان کاتدا بەرپرسانی تورکیا داوان لە ناتۆ کرد کە بە زووترین کات کۆبوونەوەی ئاسایی ئەنجامداد. هەر بۆیە ئەمڕۆ لە بارگای سەرەکی ناتۆ لە برۆکسلی پایتەختی بەلجیکا زیاتر لە کات ژمێر و نیوێک ئەندامانی ناتۆ گفتوگویان کرد سەبارەت بەوەی کە ئاخۆ چ بکرێت. دیارە دوای کۆبوونەوەکە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسەکەدا سکرتێری گشتی ناتۆ باسی لێوە کرد ئەوان واتە تەواوی ئەندامانی ناتۆ کە چەندین وڵاتی زلێزی تێدا لەوانە بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا بە هەموو شوێک هاوکاری و یارمەتی تورکیا ئەدەن. هەروەها باسی لێوە کرد کە ئەوان لەگەڵ ئەوەدان کە سەروەری خاکی تورکیا پارێزراوە هیچ وڵاتێکی تر بۆی نییە ناتوانێت دەستدرێژی بکاتە سەرێ. هەر بۆیە بە شێوەیەکی گشتی دیاری باسییان لەوە کرد کە ئەوان هاو هەڵوێستن و پشگیری تەواوی تورکیا دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کێشە و گرفتێک کە بێتە بەردەم بەرپرسانی باڵای تورکیا و یاخود خاکی تورکیا. لەلایەک ترەوە ئەمێت باسی بارودۆخی بەلجیکا بکەم. دیارێ هەر ئەمڕۆ باز لەوەکرا لەسەر سنووری نێوان لەکسۆمبۆرگ و ئەڵمانیا زیاتر لە 10 ئۆتۆمبیل کە چەکیان تێدا بووە دەستگیر کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. لەلایەک تریشەوە بە پێی وتەی چارلز میشێل سەرۆک وەزیران بڕیارە سبەی دەوام ئاسایی دەبێتەوە تا قوتابخانەی دەرگای قوتابخانە و زانکۆکان بەڕووی هاوڵاتیانی بەلجیکادا دەکرێتەوە. لەلایەک تریشەوە دەرگای وێزگەی میترۆش دەکرێتەوە بەڵام باری نائاسایی تاوەکو دووشەمی داهاتوو بەردەوام دەبێت و لە بەلجیکا ئەمە دوایین گۆڕانکاریەکان دەستخۆش بەرزان سەرکەوت کۆنگرە ڕۆژنامەوانەکەی ئۆباما و هۆلاند بە تایبەت لەسەر دۆخی سووریا و ئەو وتەی ئۆباما کاماژی بۆ کرد ئێمە داواکارین رووسیا و پۆتن هاوکاری وڵاتانی دیکەی دنیا بن هاوپەیمانان بن بۆ گۆڕینەوەی شێوازی ئاشتیانەی دەسەڵات و لابردنی شێوازی ئاشتیانەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا کاردانەوەی چی بوو؟ بەڵێ ئەوە لە وەڵامی ئەو پرسیارەیە بوو کە یەکێک لە ڕۆژنامەنووسە فەڕەنسیەکان پرسیارێکی لە ئۆباما کرد کە ئەوان دوو هاوپەیمانەتی ئێستا لە جیهانە هەیە پۆتین بەتەنیا خۆی توانیوەتی بەقەدەر هاوپەیمانەتەکەی کە ئەمریکا سەرکردایەتی کات کاریگەری هەبێت لە سووریایە. هەڵبەت ئۆباما ئەوەی ڕەت کردەوەتی ئەو خاوەنی دوو وڵاتە تورکیا و ببورە رووسیا و ئێرانن ئەوان 65 وڵات بەشدارنەوە هاوپەیمانەتی هاوپەیمانەتێکی زۆر تۆکمەتر و کاریگەرترە. باسی ئەوەی کرد کە ئەو خۆی لە گفتوگویەکی دووقۆڵیە لەگەڵ پۆتین لە تورکیا لە کۆنگرەی G20 باسی بارودۆخی سووریای بۆ کرد و باسی ئەوەی بۆ کردووە کە هانی لەبەرەوەی رووسیا بەڕاستی کاریگەری هەیە لەسەر بەشار ئەسەد و کاریگەری هەیە لەسەر دۆخی سووریا. ئەمریکا خوازیارە کە بە ئاراستەی ئەو کاریگەری خۆی ئەو هێزەی کە هەیەی لە خزمەتی چارەسەرکردنی دۆخی سووریا بێ کۆتایی هێنان بە شەڕی نێوان ئۆپۆزیسیۆن و بەشار ئەسەد بێت لەبەرەوەی پێی وایە ئەوە کێشەیەکی چارەسەرێکی سیاسیە بۆیە پۆتین ئەتوانێت ئەمە چارەسەر بکە و ئەمریکا خوازیارە ئەمە ڕووبدا و بۆیە چەندین جار کاتێککە پۆتینیش وەکە رووسیا هاتە ناو سووریا ئەمریکا بە شێوەی سەربازی ڕوبەڕووی نەبوویەوە تەنها ئامانجی ئەوە بوو کە ئەگەر رووسیا بیەوێت بێتە ناو سووریا با لە داعش بدات نەک لە هێزە نەیارە سیاسیەکانی بەشار ئەسەد و هەر ئەو کاتێک کە هێزەکانی رووسیا هێزی ئاسمانیەکانی رووسیا لە ئاسمانی سووریا نزیکی هێزی ئاسمانی ئەمریکا بوونەوە نزیکە 20 میلیۆن مابوو هێزەکانی ئەمریکا پاشەکشیان کرد بە پێچەوانەی ئەوەی تورکیا کە تا ڕادەیەک بابردۆخەکە ئاڵۆستر کردووە ئەمریکا پاشەکشەی کردبەوەی لە ڕێگەی گفتوگۆی سیاسی و دیبلۆماسیەوە بابەتەکەی چارەسەر کرد ڕێکەوتنێک کرا لە نێوانیانە کە ماوەی نێوانیان بپارێزن سپیسی بۆشایی هەوایی نێوانیان ماوەیەکی دیاریکراو بێ بۆ ئەوەی تووشی کارەساتی نەخوازراو نەبن و ئەوە ڕوونی دیار بوو لە قسەکانی ئۆبامایە کە ئۆباما ئەزانێت دۆخی ئەسەد و دۆخی سووریا بەبێ پۆتین و ببێ رووسیا زەحمەتە چارەسەر بکرێت چونکە ئامانجی پۆتین و ئامانجی
رووسیا ئەوەیە کە بەشار ئەسەد بمێنێتەوە لانی کەم حکوومەتەکەی بەشار ئەسەد بێنێتەوە حکوومەتی سووریا بمێنێتەوە بە هیچ شێوێ نەکەوێتە ژێر دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنەوە و ئەگەر لانی کەم شتێک بکرێت بەشار ئەسەدیش نەمێنێ حکوومەتەکە بمێنێتەوە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانی سووریا هەبێ باسی ئەوەشی کرد کە نیازێک هەیە کە ڕەنگە بەشار ئەسەد لەم هەڵبژاردنا کە پێشنیار کراوە خۆی هەڵنەبژێرێتەوە ئەوە هەڵبەت قسەکانی ئۆباما وتی ئەوەمان لە قسەکانی بەشار ئەسەد خوێندەوەتەوە کە ئەوە ڕەنگە هەنگاوێکی باش بێ بۆ ئاڕاستی چارەسەرکردنی قەیرانی سووریا. بڵێ زۆر سپاس بەڵێ شەمسەدین بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن سپاس بۆ بەرزان حەسەن پامنێری NRT لە برۆکسلی پایتەختی بەلجیکا. کاگونەر جارێکی تر سڵاوت لێبێ و پێشتر پرسییم مەرامی سیاسی و سەربازی رووسیا چییە لە هاتنە ناو هاوکێشەی شەڕکردن بەرامبەر بە ڕێکخراوی چەکداری داعش؟ ئەمە دەبێت کاتێککە باسی ئەم کێشانە دەکەین بگەڕێنەوە بۆ چەندین ساڵ پێش ئێستا چونکە وازەحە کە ئەم کێشانە لە ڕۆژێک و دوو ڕۆژ پێش ئێستاوە سەرچاوی نەگرتووە. من لە نزیکەوە کاتێکە لە مۆسکۆ قسەم لەگەڵ هەندێک بەرپرسا کردووە ئەوەی کە ئەوان تێگەشتون لەو هاوکێشە سیاسی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گوزەر دەکات مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕژێمی سەدام حوسێن لە کاتێکا کە لە عێراقدا ئەوەی کە رووسیا ویستی بۆمانەوەی سەدام بیکات لە دەستی چووە نایڵێت ئەو مێژوە جارێکە لە وڵاتی سووریادا دووبارە بێتەوە لەبەر ئەوە سووریا ئێستا وەکو وڵات هیچ سیادەیەکی نییە و سووریا هیچ شتێکی لە دەسەڵاتە نەماوە ئەوەی کە لە دەسەڵاتایەتی هەموو بڕیارەکان لە مۆسکۆوە دەردەچێت لەبەر ئەوە بەرژەوەندی مۆسکۆ چەنە لەو دوورگەیە بوو کە ناوی کریم بوو لە خستیە سەر وڵاتی رووسیا و ئێستا رووسیا تحکوم بە دوورگەی کرێمەوە دەکات بێگومان لە ئێستاشدا رووسیا بە هەمان نەفەس تەعامل لەگەڵ سووریا دەکات بەوەی کە چۆن هاوڵاتیەکانی کریم ئێستا هەموو ماف و ئیمتیازاتێکیان لە مۆسکۆ بڕیاری لەسەر درێت و ئێستاش سووریا لە هەمان حاڵەتدایە کە هەموو ماف و ئیمتیازاتێک بە بەشار ئەسەدی سەرۆکیشانەوە لە مۆسکۆ بڕیاری لەسەر درێت لەبەر ئەوە ئەو بەرژەوەندی کە وڵاتێک هەیەی لە هەر بستەخاکێکی وڵاتەکەی خۆیدا بەو چاوەش دەڕوانێتە بەرژەوەندەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە وەکو بەرژەوەندەکانی خۆی بۆ خودی وڵاتەکە جگە لەوەش کە دەتوانێت لە ڕێگای سووریاوە وڵاتی رووسیا تەحکوم بکات بەسەر هەموو ئەو وڵاتانەی کە دراوسێن لەگەڵ وڵاتی سووریادا و هەموو ئەو بەرژەوەندیانەی کە وڵاتەکانی تر هەیەە لەگەڵ سووریادا رووسیا بتوانێت تەحکوم بەو پەیوەندیانەشەوە بکات کە ئەوانە هەیەە لەگەڵ وڵاتی سووریادا. باش لەم ڕووداوەیە لە خستنە خوارەوەی فڕۆکەکەی رووسیادا وەک پێم وتیت ناتۆ پشتگیری لە تورکیا دەکات ئۆباما بەڕوونی پشتگیری لە تورکیا کرد لەم لاشەوە رووسیا و پۆتن هەڕەشە دەکەن ئەم دوو ئاڕاستەی بەکوێوەگەن چی دروستەکات ئەم دوو بەرەدژە؟ ئێمە کاتێکە باسی کێشەی ئەم دوو وڵاتە بکەین کێشەی نێوان وڵاتی رووسیا و تورکیا و ئەو هاوپەیمانیانەی کە هەر یەکێک لەم دوو وڵاتە هەیەە لەم کاتەدا بەر لە هەر شتێک پەیوەندیەکانی نێوان رووسیا و تورکیا ئێمە ئەگەر سەیرێکی مێژووی عیلاقاتی سیاسی و عسکەری نێوان ئەم دوو وڵاتە بکەین دەگەڕێتەوە بۆ 5-6 سەدە پێش ئێستا لەو کاتەوە هەتا ئێستا دەتوانین بڵێن زیاد لە 60 معاهەدا هەیە لە نێوان ئەم دوو وڵاتەدا لە ساڵی 1920ەوە سەفارەتی ئەم دوو وڵاتە بە تەواوەتی چوونەتە ناو هەموو پەیوەندیەکانەوە لەگەڵ یەکتریدا هەتا ئەوەی کە لە دوای ساڵی 2000شەوە معاهدەی تەعاونی سەربازی کراوە معاهدەی هاریکاری سەربازی لە نێوان ئەم وڵاتەدا کراوە کە ئەمە یەکێکە لە هەرە قۆناغا گرنگەکان جگە لەوەی کە تورکیا پەیوەندی هەیە لەگەڵ ناتۆیە کە بڵێ ئەندامی حلفی ناتۆیە لەگەڵ رووسیاشە ئەم کارەی کردووە کە ئەم پەیوەندیانە هەیە بەڵێ لە هەردوو لایەکەوە هەیە لەبەر ئەوە لە ئێستادا من وەک ئەڵێم کاتێک کە رووسیا بێوێت بڕیار لەسەر شتێک بدات دەبێت دیراسەی هەموو ئەو حاڵەتانەی کردبێ وە کردوشێتی ئەو کاتە رووسیا بڕیار لەسەر ئەو مەسەلانە دەدات کە ڤلادیمیر پۆتین ئەو قسەی کردووە دڵنیا بە لەوەی کە دیراسەی هەموو پەیوەندیەکانی خۆیان کردوتەوە لەگەڵ رووسیا لەگەڵ تورکیادا ئەگەر پێیان باش بێت کە ئەوەی کە بەرژەوەندی سیاسی رووسیا وەکو وتم لە سووریادا بەهێزتر بێت لەو پەیوەندیەی کە رووسیا هەیەی لەگەڵ تورکایە
حتا بە هەموو پەیوەندیە ئابووری و گەشتیاری و سیاسی و ئەسکەریەکانەوە دڵنیا بە لەوەی کە رووسیا ئەو بڕیارێکە ئێستا بڕیاری لەسەر داوە کە ڕەنگە بڵێن بە شێوە زاهریەکەی ئاشکرا نەبێت بەڵام سەپاندنی دەسەڵاتی خۆیەتی بەواتایەکی تەواوەتی لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتیدا وەکو ئەوەی کە لە جەنابتان باستان کرد لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی هۆلاند و ئۆباماشە قسە لەسەرەوە کرا دڵنیا بە لەوەی کە ئەگەر وەکو لە سەرەتا داوتم UN و ئەنجومەنی ئاسایش نێنە سەرخەل لەگەڵ رووسیادا رووسیا بڕیاری کۆتایی خۆی دەدات لەسەرەوەی کە ئەو زامەی کە کەوتۆتە جەستەی ساڕێژی دەکاتەوە. پێ وایە رووسیا لە پێناوی تورکیادا واز لە سووریا بێنێت؟ نەخێر من ناڵم واز لە سووریا دێنێت بەڵام ئەوەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش بێت بێگومان گرژی و ئالۆزی پەیوەندی نێوان رووسیا و تورکیا مەرج نییە. من دەڵێم مەرج نییە بە پرۆسەی سەربازی ئەنجام بدرێت. پێدەچێت ئەم گرژی و ئالۆزیە پلانی چەندین ساڵی تری بەدوادا بێت بۆ ئەوەی کە رووسیا عزرێکی قانونی بەدەست بێنێت تا ئەوەی کە بتوانێت قووەتی سەربازی خۆی لە مەنتیقەکەدا بچەسپێنێت. بەڵام من بەڕێی من تورکیا رووسیا هیچ کاتێک گواز لە بەرژەوەندەکانی خۆشی لەگەڵ تورکیادا ناهێنێت. ئەی ئەم هەڕەشانەی ئێستەی ڤلادیمیر پۆتین بەکوێوەگەن؟ من دەڵێم ڤلادیمیر پۆتین کە ئەم هەڕەشەی کردووە مەبەست قووە سەربازیە جەویەکەی رووسایە. ئەوان پێیان وایە هیچ هێزێک نییە بتوانێت بەرامبەر هێزی جەوی رووسیا بێت لە دنیادا کە ئەمە کراوە دەڵێن ئێمە ئاگادار نەبووین وەکو ئەوەی کە ئەم پەندەکە ئەگەر پندێکی کوردیش بێت ئێمە ئاگادار نەبووین ئەگەر بۆی کە ئاگادار نەبووین لە پشتەوە داویانە ئەگەر نا ڕوبەڕوو هیچ هێزێک نییە لە بەرامبەر هێزی جەوی رووسیادا بوەستێت. ئەمە من وەکو لەگدانەوەی خۆم بۆ ئەم ئەی لە ئاگاداریە ئەی لە ئاگاداریە ئێستا خۆ ئاگادارن کە تورکیایە. بەڵێ ئێستا چییە گوزەرێ؟ ئەوەی کە لە ئێستاە کە ئاگدارن من ئاماژەم بەوە کرد رووسیا ئەگەر ئەم کێشەیە بە حەکیمانە چارەسەری نەکەن بۆ رووسیا کاریگەری خۆی دەچەسپێنێت لەم ناوچەیەدا و وەک دەڵێم مەرج نییە بە پرۆسەی سەربازی بێت بە هەر فکرەیەکی سیاسی و ئەسکەری ئەو وڵاتە خۆی بێت کە بیاوێت ئەو زامەی ساڕێژ کاتەوە شتێک ئەنجام بدات. ئەوەی تورکیا کردی بەخستنە خوارەوەی فڕۆکەکە لە بەرەوەی ئاسمانی تورکیای بەزاندووە کارێکی حەکیمانە بوو؟ بەڕای من ئەگەر ئێمە قسە لەسەر ئەمە بکەین تورکیا بۆ حەقەی کە ئاماژە بەوە دەکات کە من هەرێمی ئاسمانیم بەزێنراوە و ئەو لە بەرامبەر ئەمەدا ئەم کارێ ئەنجام داوە. ئەی باشە ئێمە ئەگەر باز لە خاکی عێراق بکەین کە دەبینین لەم چەند مانگەی پێشوودا فڕۆکە جەنگیەکانی تورکیا هەرێمی کوردستان و سەروەری عێراق و هەموو شتێکیان بەزاندووە هیچ کەس نەیتوانیوە بڵێن بۆ دێتە ئەم ئاسمانە هەرێمیەی ئەم وڵاتەوە. خۆ ئەگەر هەرێمی کوردستانیش لەسەر ئاستی نێودەوڵەتی سیادەی نەبێت لە ناو خاکێکایە کە پێی دەوترێت عێراق کە ئەم هەرێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی سیادەی هەیە باشە ئەگەر ئەمە بەزاندنی سیادەی هەرێمی جەوی تورکیا بێت ئەوەی کە بەرامبەر بە کوردستان و بە هەرێمی کوردستان کراوە چییە؟ ئەمە وەکو لێکدانەوەیکی یاسایی لەبەر ئەوە من بە هەموو شێوێک دەڵێم بێگومانەوەی کە تورکیا کردوێتی هیچ کارێکی حەکیمانە نییە و کارێکی زۆر خراپی کردووە. باش پێ وایە تورکیا لە کاتی خستنە خوارەوەی ئەم فڕۆکە ڕووسێدا وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن دەڵێت دوای 12 جار ئاگادارکردنەوە پێ وایە ناتۆ وڵاتانی هاوپەیمان و ئەمریکای لەمە ئاگادار کرده بێتەوە بە ئاگاداری ئەوانە مەکرابێت؟ من پێم وایە تورکیا وەکو مافێکی نێودەوڵەتی خۆی دەتوانێت هەموو هەرێمەکانی خۆی بپارێزێت چه هەرێمی وشکانی چه هەرێمی ئاوی چه هەرێمی جەوی کە ئەوەی ئەمڕۆ ڕووی داوە لە هەرێمی جەوی تورکیادا ڕووی داوە بە پێی یاسا نێودەوڵەتیەکانیش هەر وڵاتێک مافی ئەوەی هەیە پارێزگاری لە هەر یەکێک لەم هەرێمانەی خۆی بکات. بێگومان گەر ئەمە وابێت تورکیا ئاگاداری ئەوانی کردێتەوە وەکو جەنابی شدوتت ئاگاداری فڕۆکەوانەکەش ینی فڕۆکەوانەکەشی کردێتەوە کە هەرێمی ئاسمانی تورکیای بەزاندووە بێگومان ڕاستەوخۆ دەتوانینەوە بڵێن لەسەر ئاسی نێودەوڵەتی بەڵێ تورکیا حەقی مەشقی خۆی بووە کە دیفاع لەوە بکات. بەڵام ئایا لە ئێستادا کە هەموو وڵاتەکان دژی دەوڵەتێکی وەکو داعش دژی دەوڵەتێکی تیرۆریستی وەکو داعش دەجەنگێن
ئایا ئەمە حەقی ڕەوایە کە بۆ بەزاندنی سنوورێک ئەو کارە ئەنجام بدرێت دەبێت ئەمە چه ئاماژەیەکی خراپ بێت بۆ ئەم منتیقەیە دەبێت ئەو کاریگەریانەی کە بەر ئەم نەتەوانەی تر ئەکەون کە تا ئێستا خاوەنی هیچ دەوڵەتێک نین چ کاریگەریەکی لێ بکەوێتەوە بەڕاستی ئەوەی کە بەڕای من جگە لە مەسات و جگە لە کاریگەری خراپ بۆ ئەم منتیقەیە هیچ شتێکی بەدوانە ئەمە زیان لەو نزیک بوونەوە بەرەو پێشچوونەی پەیوەندیەکانی نێوان رووسیا و وڵاتانی بۆ نمونە ئەمریکا و هاوپەیمانەکانی نادا کە لە ماوەی ڕابردوودا نزیک بوونەوەیکی بەرچاوی پێوە دەبیندا دوای چارەسەرکردنی دۆسیە ئەتۆمی ئێران دوایەوەی کە ئەمریکا بەڕوونی چۆ سەرخەت لەگەڵ رووسیا بۆ چارەسەرکردنی ئاشتیانی کێشەی سیاسی سووریا بەڕای من ئەگەر ئێمە باز لە پەیوەندەکانی رووسیا وڵاتەکانی تر بکەین من پێم وانە ئەو کاریگەری هەبێت لەسەر پەیوەندەکانی نێوان رووسیا و وڵاتانەی تر چونکە لە ئێستاە ئاشکرایە بۆتە دوو بەرەی رووسیا و بەرەی ئەمریکایە کە لەم منتیقانەیە شەڕی داعشەکەن لەبەرەوە ئەمریکا ژانەوەندەی کە من تێگەشت بم هەچ هێزێک دژی داعش بێت ئەوانیش پاڵپشتی دەکەن ئەوانیش ئەوە ئاکەن نانی بەڕای من هیچ کاریگەری نابێت لەسەر پەیوەندەکانی نێوان رووسیا و ئەو وڵاتانەی تر کە ئێستا لە هاوپەیمانێتێکە دەجەنگن دژی دەوڵەتی ئیسلامی بەڵام ئەوەی کە بەرامبەر بە تورکیا بێت ئەوەی کە ئاماژەم پێکرد بەو جۆرە دەبێت باش دوای ئەم هەموو پەیوەندیە دوای ئەم هەموو ساڵ هاوپەیمانێتیە لە نێوان تورکیا و رووسیادا ڤلادیمیر پوتین دەڵێت ئەو هێرشەی کە کرایە سەر فڕۆکەکەمان لە ئەنجامی ئەوە بوو کە هێرشمان کردە سەر تیرۆریستان ئەمە واتای چی؟ من وەکو ئاماژەم پێکرد ئەوان هەوڵەدەن هەموو عوزرێکی قانونی بۆ ئەم حاڵەتە بدۆزنەوە کە ئەمڕۆ ڕوویداوە هەموو بەدەستێنانی عوزرێکی قانونیش کار ئاسانی زیاتر ئەکات بۆ بەدیهێنانی هەموو ئەو ئامانجانەی کە مۆسکۆ مەبەستێتی جێبەجێ بکات لەسەر ئاسی نێودەوڵەتی و لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی بێگومان ئەوەی کە ڤلادیمیر پوتین وتوێتی بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەگەڕێن بۆ کۆکردنەوەی هەموو ئەو بەڵگە یاسایانەی کە تا ئەو ڕادەی بتوانن چۆن بڵێن موافقەتی UN و موافقەتی سەرجەم وڵاتە نێودەوڵەتیەکان بەدەست بێنن لەسەر ئەوەی کە کار ئاسانی زیاتر بە گوڕێکی زیاتر بەهێزێکی زیاترەوە بێنە ناو مەسەلەکەوە دژی دەوڵەتی ئیسلامی و لە لایەکی تریشەوە ئەوەی کە زۆر ئاشکرا بێت ئێمە دەزانین کە پەیوەندی نێوان تورکیا و سووریا ئاڵۆزە و پەیوەندێکی باش نییە لە ئێسادا بەڵام لە هەمان کاتە رووسیا پەیوەندێکی پتەوی هەیە لەگەڵ سووریایە لەبەر ئەوە بە هەر شتێک بۆی بکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی تورکیا پێتاوانبارەکات هەم بۆ ئەوەی کە بتوانن ڕێگا لە تورکیا بگرن کە دەست بخاتە ناو کاروباری سووریاوە چ بە یارمەتیدانی ئۆپۆزیسیۆن بێت چ بە دژی بەشار ئەسەد بێت بە هەر ڕێگای لە ڕێگاکان وە لە لایەکی تریشەوە کاراسانی زیاتر بکرێت بۆ رووسیا کە مەرامەکانی خۆی لە منتیقەکەدا جێبەجێ بکات. بەڵە زۆر سپاس بۆ هونەرەمین شارەزا لە کاروباری رووسیا کە لەم پانۆرامایە لەگەڵمان بوویت.